پێشمەرگە ناوێکی جێشانازی لە مێژووی گەلی کورد و سیمبولی ئازادی و قوربانیدان لە بەرگریکردن لە خاک و خەڵک و بەها پیرۆزەکانی کوردستان. گەرچی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان بڕبڕی پشتی پاراستن و ئەمنیەتی وڵات و سەقامگیری هەرێمی کوردستانن، بەڵام هەمیشە لەلایەن بەرپرسانی جوت حیزبی دەسەڵاتەوە ماف و شایستەدارایی و معنەویەکانیان زەوت کراوە. یەکێتی و پارتی بە درێژایی مێژووی حکومڕانیان لە ململانێ نێوخۆی و تەصفی حساباتی حیزبی بێگوێدانە ڕێز و شکۆ و کاریگەری خراپەکانی پێشمەرگەیان بەکارهێناوە. جوت حیزبی دەسەڵات لەگەڵ ناشرینکردنی خۆیاندا لە هەندێک قۆناغدا ئەم هێزانەشان لە بەرامبەری خەڵکی کوردستانەوە بەکارهێناوە و ویستویانە ئاشتی کۆمەڵایەتی ئەم هەرێمە تێک بدەن و ئەم هێزە خۆشەویستە بکەنە دوژمنی خوشک و براو گەلەکەیان و ئەویش ناشرین بکەن لە کاتێکدا هێزەکانی پێشمەرگە ئەرکیان پاراستنی سنوور و هاوڵاتیانە نەک سەرکوتکردن و ئازاردانیان. ئەو دەمەی هێزەکانی پێشمەرگە لە بەرەکانی جەنگدا ڕوبەڕووی هێزە چەکدارەکانی داعش دەبوونەوە و خوێنیان تێکەڵ بە خاکی سەر سنوور دەبوو. بەرپرسانی حیزبی مامەڵی نەوتیان لەگەڵ داعش دەکرد و بە ئێستاشەوە دۆسی مامەڵە لەگەڵ داعش دیزە بە دەرخۆ نەکراوە و لەسەر ئەو دۆسیە هیچ بەرپرسێک بە ئاشکرا سزا نەدراوە. پێشمەرگە لە بەرەکانی جەنگ بە جلو بەرگ و چەک و فیشەکی خۆیانەوە دەجەنگان و بەرپرسانیش لە بازاڕەکاندا مامەڵەیان بۆ شەکانەوە دەکرد کە هاوپەیمانان بۆ پێشمەرگە و جەنگی داعشیان دەنارد. بەم دواییانش بۆ پەردەپۆشی فەرهودکردنی چەک و جبەخانەکان لە زنجیرە ڕووداوێکی گوماناویدا کۆگاکانی چەک و تەقەمەنی وەزارەتی پێشمەرگە بە جوملە و لە نیوەشەودا تەقینەوە. یەکێتی و پارتی لە پێناو پاراستنی بەرژەوەندیە حیزبی و بنەماڵەیەکانیان ڕێگریان لێگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە و پێکێنانی سوپایەکی نیشتیمانی کردووە و نەیانویستووە ئەم هێزە قارەمانی کۆمەڵگەی کوردەواری بکرێتە هێزێکی دەستوری و دامەزراوەی و چیتر نەبێتە قوربانی خواست و هەڵوێستە چەوتەکانی حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان. جێی خۆیەتی هێزە ئەمنیەکان بەگشتی و هێزە قارەمانەکانی پێشمەرگە بە تایبەتی لە ڕۆژی دەنگدان ئەوانیان لەبیر بێت کە لە شەڕی ناوخۆدا بەکاریان دەهێنان و دواتریش دەیانوت بێتاوانترین کەسانی شەڕی ناوخۆ ئێمەین. نابێت هێزە ئەمنیەکان ئەو کاتانە لەبیر بکەن پارەی شیری منداڵەکانیان دەدایە پێداویستی جەنگ و بازرگانەکانی جەنگیش چەک و پێداویستەکانی پێشمەرگەیان لە بازاڕی ڕەشدا دەفرۆشت. پێشمەرگە لەبیری ناکات کاتێ هاوسەنگەرانیان شەهید دەبوون منداڵەکانیان لەلایەن بەرپرسانی ئەم وڵاتەوە پشتگوێ دەخران، بەڵام لە پشتی مایکەکانەوە وەکو قارەمانی جەنگ بازرگانیان بۆ خوێنەوە دەکرد و خۆیان وەکو ژەنەڕاڵی گۆڕەپانەکە دەردەخست. پێویستە پێشمەرگە ڕۆژی دەنگدان لەبیریان بێت بەر لە جەنگی تیرۆر ئەوان بوون چەند مانگ موچەکانیان دوا دەخرا، بەڵام لە کاتی جەنگدا لە ڕیزبەندیدا دەهێنانە یەکەم موچە و کاتێکی جەنگیش خامۆش بوو جارێکی تر فەرامۆشکردنیان دەستی پێکردەوە. ئەوانەی ئەمڕۆ بۆ چەواشەکاری باسی پێشمەرگە دەکەن لە بەغدا دەنگیان بە یاسای حەشدی شەعبیدا و پێشمەرگەیان فەرامۆش کرد کە ناوی لە دەستور و یاساکانی عێراقی فیدراڵیدا بهێنرێت. کۆمەڵی ئیسلامیش بایکۆتی ئەو کۆبوونەوەی کرد کە دواتر هێرشکردنە سەر ناوچە جێناوکۆکانی لێکەوتەوە بە تایبەت لە کەرکووک و خورمات و